بینەرە خۆشەویستەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی دیدار سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. لە ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕابەوە هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنمەیە. لە ئەڵلقەی ئەم حوتوێ بەرنامەکەماندا وتوێژێکمان دەبێت لەگەڵ بەڕێز کاک هادی محەممەدی نووسەر وەرگێڕ و شاعری بەرز سەبارەت بە کتێبی وشیاری چینایەتی جۆرج لوکاچ و پێویستی وەرگێڕانی. لەگەڵمان بن بۆ بینینی ئەم دیدارە. بەڵێ کاک هادیمان لەگەڵدایە. کاک هادی سڵاوت لێبێت، سوپاس کە بەشداری لەم بەرنامەیە. منیش سڵاو و ڕێزی تایبەتم هەیە هەم بۆ ئێوە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەم بۆ بینەران و بیسەرانی خۆشەویستی بەرنامەکەشتە. زۆر سپاس. کاک هادی با بڕۆینە سەر پرسیارەکانمان. کتێبی مێژوو و ئاگاهی چینایەتی جۆرج لوکاچ لە دنیای فەلسەفە و ئەندیشەی دیالکتیکیدا جێگای بەرزی هەیە. چۆن بوو بڕیارتاندا کە ئەم کتێبە وەرگێڕن؟ لە ڕاستیدا ئەو کتێبە من نزیکەی ڕەنگە 25 ساڵ پێش لە ئێرانە لەگەڵی ئاشنا بووم. ئەو کات جوان بووم و خۆم لە بەرەی چەپدا پێناسە دەکرد وەکو کەسێک کە زۆر کتێبی ئەندێشەی مارکسیستی و چەپیم خوێندبووەوە و ئێمە دەزانین بەداخەوە لەو سەردەمەدا زۆربەی ئەو کتێبانەش لە فیلتری ستالینیزم و حیزبی تودەوە تەرجمە کرابوون و لە نەهایەتە زۆر کەس وەکو من دەگەیشتن بە جۆرێک لە دوگماتیزم. ئەوە بوو کە لە ساڵی شەمسی 1377 ئەو کتێبە لەلایەن پوویەندەی نەمرەوە بە فارسی تەرجمە کرابوو و من بە ڕێکەوت لەگەڵی ئاشنا بووم و خوێندمەوە و کە خوێندمەوە بە تایبەتی پێشەکی بە ناوبانگی لوسیەن گۆڵدمان هەستم کرد لە دوگماتیزم نەجاتیدا و ئەوە بوو کە ساڵانی دواتر کاتێ هاتمە باشووری کوردستان بڕیارمدا کە ئەو کتێبە تەرجمە بکەمەوە و تەرجمەی یەکەمیشدا هەرچەند پڕ بوو لە کێشە و ئاستانگ، بەڵام کەسێکی وەکو دکتۆر ئەمیر حەسەنپوور یارمەتیدام و چەند بەشێکی لەگەڵ دەقی ئینگلیسی بەراورد کرد. بەڵام سەرنجام بەهۆی ئەوەی کە لەو تەرجمەی ڕازی نەبووم کە هاتمە ئاڵمان و کەم تا زۆر لەگەڵ زمانی ئاڵمانی ئاشنا بووم و ساڵانی دواتر کە زمانەکەم باشتر بوو بڕیارمدا لەگەڵ دەقی ئاڵمانیەکەی بەراوردی بکەم و فەرهەنگێکی ئاڵمانی کوردی بۆ دابنێم و لە نەهایەت تا ئێستا بە شێوەیەکی باشتر چاپ کراوە لە لایەن دەستگای مادیارەوە لە کوردستان لە سنە چاپ کراوە. پێم وابێ کەم تا زۆر بە باشووری کوردستانیش گەیشتووە، ئەگەر نەگەیشت بێ هیوادارم دواتر بگات. بەڵام بەگشتی بەخاتر ئەوەی کە ئەو کتێبەی لوکاچ زۆر گرنگە لە بواری ئەندێشەی مارکسیستی و دیالکتیکیدا و کاتی خۆیشی کەوتۆتە بەر ڕقوقینی ستالینیزمەوە نزیکەی 50 ساڵیان هێشتا کتێبە چاپ بکاتەوە و ئەو کتێبە بەگشتی ئەندێشەی مارکس لەگەڵ هێگل و هێگلیسم و دیالکتیکی هێگل پەیوەند دەدات و بۆ زۆر لایەن زۆر پێویستە، بە تایبەتی ئەو لایەنانەی کە تووشی دۆگماتیزم بوون ناسینی ئەو کتێبە و خوێندنەوەی ئەو کتێبە زۆر پێویستە. بە کورتی ئەم شتانە بوو کە منی هاندا کە وەری بگێڕم. بەڵێ زۆر سپاس. کاک هادی ئێشارەتان بە ئاستەنگەکان کرد، دەکرێت زیاتر بۆمان بدوێن کە کێشە و ئاستەنگەکانی وەرگێڕانی ئەم کتێبە چی بوون؟ ڕەنگە بەشێک لە کێشە و ئاستەنگەکان ئەو کات ئەوە بوو کە من زیاتر پشتم بە زمانی فارسی دەبەست و زمانی فارسیش زۆر کێشەی هەیە بۆ وەرگێڕانی ترم و مەفاهیمی فەلسەفی کۆمەڵناسانە و جوانی ناسانەی کەسێکی وەکو لوکاچ و بە تایبەتی مەفهومێکی وەکو فەدینگ لێشونگ کە لوکاچ خۆی داهێناوە ئەڵبەت بە پێی دوو مەفهومی هێگل و مارکس ئەم مەفهومەی داناوە و نزیکەی 200 لە پەڕە لە کتێبەکەی بۆ ئەمە تەرخان کردووە. لە فارسیدا بە 4-5 شێوە تەرجمەی دەکەن وەکو شەی وارەگی، شەی شۆدەگی، شەی گەشتەگی
و ئەم شتانە. بەڵام من کاتێ لەگەڵ مەفهومە ئاڵمانیەکە ئاشنا بووم فەدینگ لە شونگ ئەو جارزانیم کە ڕگۆڕیشەی مەفهومەکە دینگە یعنی شتە لە ئەڵمانی بە شت ئەڵێن دینگ. ئەوجار لە کتێبەکەدا ینی لە تەرجمە کوردیەکەدا بە سێ شێوە بەکارمهێنا بۆ نمونە ئەو دەڵێ فەدینگتە بێڤۆست زای یعنی ئاگاهی یا وشیاریەک کە شتێنراوە کراوە بە شت و ئەمە دیاردەیەکی زۆر زۆر نگریسی کۆمەڵگەی سەرمایه‌داری و کاپیتالیستیە کە لوکاش لەو کتێبەدا نزیکە 200 لاپەڕەی بۆ تەرخان کردەوە بۆ ئەوەی بە وردی تەحلیل و ئانالیزی بکە و ڕێگایەک بداتە دەستەوە بۆ بە شەر بەگشتی و بە تایبەتی بۆ چینی وشیاری کرێکار و ڕۆشنبیران کە بەسەر ئەم دیاردە نگریسەدا زاڵ ببن و کاپیتالیزم تێپەڕێن. بۆ نمونە ئەوە یەکێ لە ئاستەنگەکان بوو، ئاستەنگی تر زۆر بوو، یا ئاستەنگێکی تر بە ناوی تەعەیون لە زمانی فارسیدا کە لە بشتێنبوونگی ئاڵمانیەوە وەریگرتووە بەڕاستی لە فارسیەکەدا ئەوە ناگەیەنێ. من لە نەتیجەدا بۆ نەتیجە گەیشتم زمانی فارسی هەر بەڕاستی تا ئێستا هەرچەند کە نزیکەی 100 ساڵە دەوڵەتێکی لە پشتەوەی و کاری لەسەردەکان بەڵام هێشتا مەهجوورە و بێهێزە بۆ وەرگرتنی ترم و مەفاهیمی فەلسەفی کۆمەڵگای مۆدێڕن. ئەوە بوو کە بڕیارمدا هەر ئەو کات لە سلێمانی من جارێکی تر لەگەڵ دەقی ئینگلیسی بەراوردم کرد و مەفاهیمی ئینگلیسیم کوردیەکەمە پێی مەفاهیمی ئینگلیسیدا ڕشتەوە. دواتر کاتێک لەگەڵ مەفاهیم و تێرمە ئاڵمانیەکان بەراوردم کرد زۆر پوختە و پاراوتر بوو. ئەوە بوو کە هەم لە پێشەکیەکە ئەو شتانم ڕوون کردەوە و هەم لە پەراوێزەکانیشتا. هیوادارم ئەمە ڕۆشنبیان بەڵێ زۆر سپاس کاک هادی. دەکرێت ترم و بنەما سەرەکیەکانی لوکاچ لەم کتێبەتا بۆ بینەرانمان باس بکەن؟ لە ڕاستیدا لوکاچ لەو کتێبەدا جگە لە بنەما و ترم و مەفاهیمی زۆری فکری فەلسەفی کۆمەڵی مێتۆدیشیدا ڕشتووە. ئێستا ڕەنگە لە بەرنمەیەکی ئاوادا نەگونجێ بە دوور و درێژی باسی هەموو ئەو مێتۆد و تێرم و مەفاهیمانە بکەین، بەڵام دەکرێت بە کوردی ئاماژە بە گرنگترینیان بکەین. بۆ نمونە ناوی کتێبەکە مێژوو وشیاری چینایەتیە. لوکاچ مێژووەکە ینی تێرم یا مەفهومی مێژوو لە هێگل وەردەگرێت، چون ئەوە هێگل بوو لە کۆتایی سەدەی 18 و سەدەی 19دا لە سەرەتای سەدەی 19دا بە فێنۆمەنۆلۆژی ڕۆح توانی مەفهومی مێژوو شێوەیەکی تازەتر بخوێنێتەوە. ئەو وتی هەموو شتێک مێژوویە، یعنی هیچ شتێک بەدەر لە مێژوو نییە، هەموو شتێک بەدی دێت، قۆناغی گەشە و پشکوتن تێپەڕ دەکات، قۆناغی پیربوون و داڕزینیش تێدەپەڕێنێ و لە نەهایەتا دەمرێ. یعنی هێگل هەموو مەفاهیمی هەموو تێرمەکانی مێژواند، تەنانەت بیبل و قورئانیش لێرەدا دەمێژوێندرێن، یعنی ئیتر قەداسەت و تەقەدوسیان نامێنێ، بەڵکو ڕۆژێک دەوریاندا دەچێ و دەڕوخێن. اینجا دوامین مەفهومی لوکاچ بریتیە لە وشیاری چینایەتی و لە درێژەی ئەم وشیاریە ئاگاهی چینایەتیەدا لوکاچ مەفهومی خۆی پوخت و پەرداخت دەکات لەو کتێبەدا و دەری دەبڕێ. ئەویش ئاڵمانیەکەی پێما بێ ئاوایە das zugerechnete Bewusstsein، یعنی وشیاری شیاو یا مارکس دەڵێ ئاگاهیە ڕاستین لە بەرامبەر وشیاری درۆین و کاذبدا. بەڵام لوکاچ دەڵێ das zugerechnete Bewusstsein، یعنی وشیاری شیاو. ئەمیشە بە جۆرێک پێناسەی دەکا کە بەرزترین ئاستی وشیاری چین یان گروپێکی کۆمەڵایەتی، بۆ نمونە ئێستا چینی کرێکار، وشیاریەکەی کە ئەوەندە بەرز بێتەوە کە بە تەواوەتی جێگە و پێگە و
هەلومەرجی سیاسی کۆمەڵایەتی مێژووی خۆی بناسێ. لە درۆخێکی ئاوادا لوکاش دەڵێ چینیکرێکار بە بەرزترین ئاستی وشیاری چینایەتی شیا و گەیشتووە کە دەتوانێت هەلومەرجی خۆی دیاری بکە، بیناسێ و بیگۆڕێ. ئەمە زۆر زۆر گرنگە. جا هەر ئێمە دەتوانین ئەم مەفهومەی لوکاچ تەعمیم بین و بیگشتێنین. بۆ نمونە بەداخەوە کۆمەڵگای ئێمە لە ئاستێکی دواکەوتوودایە. ئێمە ئێستا پێویستمان بە بەرزترین ئاستی وشیاری نەتەوایەتی شیاو هەیە بە پێی مەفهومەکەی لوکاچ. ئەویش ئەو کاتەیە کە نەتەوەیەک هەلومەرجی خۆی بە باشترین شێوە دەناسێ، هەڵی دەسەنگێنێ، ئانالیزی دەکا و بەو ئاکامە دەگات کە دەتوانێت ئەم دۆخە نەگریسەی بگۆڕێ و بە سەروەری بگات. ئەمە مەفهومێکی تری لوکاچە. ئێستا لە درێژەدا دەکرێت باسی مەفاهیمی تری لوکاچیش بکەین. بۆ نمونە لوکاچ هەر لە یەکەم وتار بە ناوی مارکسیزمی ئۆرتۆدۆکس چییە؟ لەوێدا ئەو سەراحەتەن دەڵێ مارکسیزم مێتۆدە، ئوسوڵمەبانی ئوسوڵمەبانی نەگۆڕ نییە. ببوورە قسەکانتانە بڕم. پرسیارەکەی منی شەر ئەوەیە نووسەر لوکاچ لە یەکەم وتاردا ڕاشکاوانە دەڵێ مارکسیزم جۆرێک مێتۆدە نەک ئوسوڵ و بنەمای نەگۆڕ. ئێوە ئەم بۆچوونەی لوکاچ چۆن ڕاوە دەکەن؟ وەک ئاماژەم پێکرد بەداخەوە بەشێکی زۆر لە ڕەوتە چەپەکان تووشی دۆگماتیزم بوون. دۆگماتیزم چییە؟ ئێستش گەورەترین مەترسی و ئاستەنگ لە ئاست حیزبە چەپەکان دۆگماتیزمە. دۆگماتیزم یانی ئەوەی کە تۆ کتێبێک کاپیتاڵ یان کتێبەکانی تری مارکس و ئێنگەڵس، پلەخانۆف و تێرۆتسکی و بێرنشتاین و ئەوانی دی بە کتێبێکی پیرۆز بزانی کە هەموو شتێکی تێدا هاتووە و بڕوات پێ هەبێ، ئیمانت پێ هەبێ. ئەمە دۆگماتیزمە. چون مارکسیزم دەڵێ ئێمە دەبێت بە گومانەوە سەیری هەموو شتێک بکەین. بە تایبەتی مارکس خۆی ئەمەی وتووە ئێمە دەبێت لە هەموو شتێک بە شک و بە گومان بین. ئەمەیە کە تۆ لە دۆگماتیزم دەرباز دەبیت. لێرەدا لوکاچ دەڵێ ئەگەر وای لابنێ توێژینەوەکانی 50-60 ساڵ دوای مارکس و ئێنگەڵس نادروستی هەموو تێز و بنەماکانی مارکس و ئێنگەڵسیان سەلماندووە، بەمەیشەوە کەسێکی مارکسیستی ئۆرتۆدۆکسی ڕاستەقینە دەتوانێت ئەم ئاکامانە قبولکە بەبێ ئەوەی بۆ ساتێکیش لە ئۆرتۆدۆکس بوونی خۆی پاشگەز بێتەوە. چما؟ چونکە ئۆرتۆدۆکس بوون لە مارکسیزمە بە مێتۆدەوە بەستراوە، نەک بە ئوسوولەوە. ئەو لە درێژەدا ئەوەش باس دەکات کە ئوسوول چییە و مێتۆد چییە. بە تایبەتی مێتۆدی دیالکتیکی مارکسیستی هێگلی ئەو سەر لە نوێ پێناسە دەکاتەوە. دەڵێ لە بیرتان بێ مارکس چەندین جار وتبووی کە نابێ لەگەڵ هێگل وەکو سەگی تۆپی و هەڵس و کەوت بکەین. دیالکتیکی هێگل هەردەم زیندووە و گاز دەگرێت. و ئەوەیە کە مارکس تۆکڵی متافیزیکی هێگلی فڕەداوە، بەڵام کاکڵی دیالکتیکی وەرگرتووە و ماتریالیزمی لەسەر ئەساسی ئەم دیالکتیکە پێناسە کردووە کە ئەم دیالکتیکە یعنی مێتۆدی دیالکتیکی مارکس بۆ تێزەکانی خودی مارکس، بۆ تئۆری مارکسیستیش بەکاردێت. دەتوانێت خۆی بنرخێنێ و خۆی هەڵسەنگێنێ و خۆی ئانالیز بکە لە هەر شەرایەتێکی دیاریکراودا و بەو جۆرە تووشی دۆگماتیزم نەبێت و نەیبەستێ. ئەمە یەکێ لە گرنگترین مێتۆدەکانی مارکس و مارکسیزمە کە لوکاچ لەو کتێبەدا بە پشت بەستن بە مێتۆدی دیالکتیکی هێگل زۆر بە وردیشی کردوێتەوە. و یەکێ لە هۆکارەکانی ئەو کتێبە ئەوەیە کە گرنگی بەو کتێبە دەبەخشێ، ئەوەیە کە زۆر گرنگی بە هێگل دەدات، دیالکتیکی هێگل، و دەڵێ بەداخەوە زۆر کەس لە دوای مارکس بەلا ڕێدا چوون
تەنانەت خودی لەنینیش بە نووسینی ماتریالیسم و ئەم پریۆکریتیسیزم لە شارڕێی دیالکتیک دەترازێ. ئەمە سارە ڕایەوە کە پێشتر ئنگلسیش ترازاوە. لەم نێوەدا تەنیا 2-3 کەس کەم تا زۆر لەسەر شارڕێی دیالکتیک ماونێتەوە: ڕۆزا لوکزامبۆرگ، کارل کورش، خودی لوکاچ و نازم کەم تا زۆر تروتسکی. و ئەوەیە کە لوکاچ دێت لەم کتێبەدا دەڵێ جارێکی تر زۆر پێویستە ئێمە بگەڕێنەوە بۆ دیالکتیکی هێگل. بەڵام لە درێژەدا دەکرێ من ئاماژە بە مەفاهیم و مێتۆدەکانی تریش بکەم ئەگەر ئێوە پرسیارێکتان دەبێت. بەڵێ دەست خۆشکە کادی بەڕای لوکاچ ناسان ئەم کتێبگە جگەل لەوەی بۆ بواری فەلسەفی گرنگی تایبەتی هەیە بۆ ئەدەبیات و نرخاندنی ئەدەبی و توێژینەوەی کولتوریش زۆر گرنگە. ئەم شتە دەکرێت ڕوون بکەنەوە؟ بە زۆر ڕاستە و پرسیارێکی شیا و بەجێگەیە. ئەویش ئەوەیە دیسان هەر لە درێژەی شیکردنەوەی مێتۆد و بنەماکانی لوکاشدا لوکاچ پێی وایە بکەر و خوڵقێنەری کاری گەورە، چ کاری گەورەی مێژووی کۆمەڵایەتی بۆ نمونە شۆڕش و وەرچەرخانێک یا ئەنقلابێک کۆمەڵە، کۆیە، چینێکی کۆمەڵایەتیە یا کۆمەڵانی هەراوی خەڵکن. و هەروەها پێی وایە خوڵقێنەری شاکارگەل گەورەی فەرهەنگی ئەدەبی هونەریش تاک نییە بەڵکو کۆمەڵە. ئەوەیە کە لێرەدا ئەم مەفهومەی لوکاچ زۆر گرنگە بۆ تەحلیل و لێکدانەوە و شیکردنەوەی بەرهەمگەل بەرزی هونەری ئەدەبی. چون لێرەدا لوکاچ بە پێی مێتۆدەکەی لوکاچ تۆ دەتوانی مەسەڵەن شاکارێکی وەکو فاوستی گوتە کە شاکارێکی زۆر بەرزە لە ئەدەبیاتی ئەڵمانیدا بەکاری خودی گوتە نەناسی بەڵکو بەکاری ئەو کۆمەڵگەی ئاڵمانە بناسی کە لەگەڵ شۆڕشی ڕزگاری بەخشی ناپلئۆن بناپارتە ئەوش ئازادی دەوێت. چون لەو سەردەمەدا گوتە بە تەواوی لەگەڵ بزاوی ڕزگاری بەخشی ناپلئۆن بناپارتدایەوە خۆی سەراحەتەن دەڵێ. و هەروەها فێنۆمنۆلۆژی ڕۆحیش، چون کاتێ بە ئەرتەشی ڕزگاری بەخشی ناپلئۆن دەگاتە ئاڵمان و لە دەوروبەری یەنا ئەرتەشی کۆنەپەرستی ئاڵمان تێک دەشکێنێ، هێگل دەڵێ ئەوە ئەسپەکەی جانی جیهانە هاتووە و ڕزگاری دێنێ، ئازادی دێنێ. یعنی لێرەدا دوو شاکاری گەورەی ئاڵمانی فێنۆمنۆلۆژی ڕۆح هێگل و فاوستی گوتە هەردوویان بەهۆی ئەو ئاڵوگۆڕە مەزنە سیاسی فەرهەنگی کولتوری کۆمەڵایەتیە کە لە دوای شۆڕشی مەزنی فەرەنسا ئەوروپا دەگرێتەوە بە تایبەتی ئاڵمان دەگرێتەوە لە دوای ئەوە بەدی هاتوون. جا لێرەدا لوکاچ دەڵێ لێرەدا ئیتر پێویستە ئێمە بەراوردکاری بکەین، یعنی ساختاری زێهنی یا بیرکردنەوەی نووسەرێک لەگەڵ پێکهاتەی چین یا گروپێکی کۆمەڵایەتی دەستە بۆ نمونە بۆرژوازی ڕزگاری خوازی ئەو کاتی ئاڵمان، چون سەرەتای سەدەی 19هەمە کە ناپلئۆن هاتووە هێرشی کردووە. ساڵی 1811 بۆرژوازی ئاڵمان وەکو ئەو کات وەکو چینێکی لیبراڵ و ئازادی خواز پێویستی بەو کارە تازانەیە. یعنی ئازادی خوازی و لیبرالیزمی ئاڵمانی لەو شاکارەی گوتە و هێگلدا دەنگی داوەتەوە، ڕەنگی داوەتەوە. و لوکاچ دەڵێ لێرەدا ئیتر پەیوەندی هونەر و ئەدەبیات پەیوەندیەکی ڕاستەوخۆ و ڕاستەوڕاست نییە، بەڵکو دەبێ ساختار یا پێکهاتەی زێهنی بیرکردنەوەی نووسەرێک لەگەڵ پێکهاتەی گروپێکی کۆمەڵایەتی چینێکی کۆمەڵایەتی پەیوەند بدەین. و ئەمە کارێکی ئاڵۆزەوە بە هەر کەس ناکرێت.
دەبێ لە وەردا شارەزایی و پسپۆڕیت هەبێ ئەو جار پێت دەکرێت. بەڵێ دەست خۆش کاکادی بەڕای خاوەنڕایان ئەم کتێبە لوکاس زۆر کاریگەری هەبووە لەسەر فەیلسوفان و کۆمەڵناسان. ئێوە کاریگەری ئەم کتێبە و ئەندیشە لوکاچ لەسەر دوو ڕەوتی مارکسیستی مەکتەبی فرانکفورت و مەکتەبی بوداپست چۆن هەڵ دەسەنگێنن؟ زۆر سپاس بۆ پرسیارەش. لە ڕاستیدا ئەو کتێبە لە ساڵی 1923 بە زمانی ئەڵمانی هاتە چاپکریا و زۆری پێ نەچوو مەکتەبی فرانکفورت دامەزرا. نازانم پێما بێ 1925 تا 30 مەکتەبی فرانکفورت دامەزرا. ئێمە دەزانین ئەم مەکتەبە مەکتەبێکی مارکسیستیە، بەڵام مارکسیستی کولتوری فەرهەنگی و لە زۆر بابەتەوە ئۆتۆریتەی بە مارکسیزم بەخشیوە، بە تایبەتی کارەکانی ئادورنۆ، هورکهایمر، مارکوزە، فرانس نۆیمان و ئریک فرۆم. ئەمانە هەموو کاری زۆر گرنگیان کردووە لە بواری تیۆری کۆمەڵایەتی، دەروونناسی، جوانیناسی و زۆر بواری تر. و کاتێ ئەم مەکتەبە دامەزرا لە شاری فرانکفورت دامەزرا، بە دامەزرێنانی سەرەکی بریتی بوون لە هورکهایمر و ئادورنۆ و پاشان ئەوانی تریشی پێپەیوەست بوو. سەراحەتەن وتیان خۆیان لە چەندین شوێن وتویانە ئێمە لە ژێر کاریگەری کتێبەکەی لوکاشدا مێژوو ئاگاهی چینایەتی زۆر ئیلهام بەخش و زۆر ئیلهامی پێداوین و کاری تێکردوین. و مارکسیزمی ئێمە مارکسیزمی کولتوری لوکاچیە، یعنی ئادورنۆ و هورکهایمر لە کتێبی دیالکتیکی ڕۆشنگەریدا زۆر لە ژێر کاریگەری ئەم کتێبی لوکاشدان، بە تایبەتی لەو شوێنەکە فەرهەنگ و سەنعەت فەرهەنگ هەڵدەسەنگێن وەکو دیاردەیەکی ئینگلیسی کۆمەڵگەی کاپیتالیستی کە هەموو شتێ دەشتێنێ و دەیکا بەشت، تەنانەت چینی کرێکاریش دەکا بەشت، یعنی وشیاری ئەو چینە وەکو پێشوو نامێنێت، چینێکی شۆڕژگێر نامێنێ. ئەوەیە ئەمان تەحلیل دەکەن بە پێی ئیلهام وەرگتن لە لوکاش، ئەو دۆخە تەحلیل دەکەن کە کاپیتالیزم لە ڕێگەی چیەوە ئەم کارەیە کردەوە، بە تایبەتی لە ڕێگەی ڕۆژنامە و ڕادیۆ و تەلەڤیزیۆن و سینەماوە چینی شۆڕژگێڕی کرێکار دەشتێنێ، دەیکا بەشت. و لەم مەفهومە ئەوان زۆر ئیستفادەیان کردووە. دواتر هەر بەمە کورت نابێتەوە. لوکاس لە ساڵانی 1960 پێی 50 بە تایبەتی 1954-5-6 ئەو کات دەگەڕێتەوە بۆ بوداپست، چوونەوە خەڵکی هەنگاریایە خۆی لە بوداپستە کار دەکات، لە دانشگای بوداپستە. لە درێژەی کاردا کۆمەڵێک لە کەسانی نووسەر و ڕۆشنبیر و شۆڕژگێڕی چەپ خاوەن مایە لە دەوریە کۆ دەبنەوە، چون دەزانن ئەندێشەی لوکاش زۆر گۆڕانی بەسەردا هاتووە و لە ستالینیزم دابڕەوە. ئەوە یەکەم مەکتەبی بوداپستدا دەمەزرێنێ. ئەم مەکتەبەش مەکتەبێکی فکری فەلسەفیە کە دیسانەوە ئەمەش زۆر ڕێز و پرستیژ و ئۆتۆریتەی بە مارکسیزمی ئۆروپایی بەخشیوە. ئەوەیە کە کەسانێکی وەکو ئاگنس هلێر، ژنە فیلسوفی هەنگاری کە ڕەنگە بتوانین لە دوای لوکاس بڵێن بەرجەستەترین شاگردی ئەم مەکتەبەیە کە زۆر کاری گرنگی کردووە، کاری فکری فەلسەفی کۆمەڵناسی و جوانی ناسانە. و لە دوای ئەو کەسانی تریش وەکو فرێنس فێهر و ماریا مارکوش و کۆمەڵێک شەخسیەتی ترک، ئەمانە هەمویان لە بواری تیۆری مارکسیستی و تیۆری کۆمەڵناسی و تیۆریەکانی تردا کاری زۆر گرنگیان کردووە. ئەم دوو مەکتەبە یەکەمیان ناڕاستەوخۆ لەژێر تەئسیری لوکاشدا ئەم کارەی کردووە، دووهەمیان ڕاستەوخۆ لوکاچ خۆی دایمەزراندووە. و هەتا ئێستا ئەم دوو مەکتەبە تیۆریەکانیان زۆر زۆر گرنگە. جێگەی داخەکە
ئێمە و بەتایبەتی چەپی ئێمە زۆر بەکەمی هەم کارەکانی مەکتەبی فرانکفورتی ناسیەوە و هەم کارەکانی مەکتەبی بوتاپست کە ئەسڵەن نەناسراوە بەکەمی تەرجمەکراون و ناسێنراون. بەشێکی کاتی خۆی پویەندە تەرجمەی کردەوە کە من ئەوم تەرجمە کردەوە جگەلەوە بەشێکی ترم پێ ئیزافە کردووە لە زمانی ئالمانیەوە لە کارەکانی ئاگنس هلر کە زۆربەی کارەکانی بە ئالمانی تەرجمە کراوە خۆشی بە ئالمانی مسلەتە. بەشێک لەوانە من تەرجمە کردەوە کە تازەی لە سوئێد چاپ کراوە بەڵام ئاستێکی مەحدوددا بە خوێنەر ناگات زۆر بەداخەوە بە هەر حاڵ. بڵێ کاکە دیبا باسێکی سەبارەت بە کارەکانی خۆتان بکەین دەکرێت بفەرمون تا ئێستا چیتان کردووە چ لە بواری وەرگێڕان چوە نووسینی خۆتان؟ زۆر سپاس. من ئەو کاتکە لە باشوور بووم زیاتر کاری وەرگێڕانم دەکرد و کە جاروبار وتاریشم دەنووسی، بەڵام کە هاتمە ئاڵمان جگە لە وەرگێڕان ئەڵبەتە لە ئاڵمان من زیاتر کتێبەکانی نیشەم تەرجمە کرد، چوار کتێبی نیشەم تەرجمە کردو کە دوانیان چاپ بووە دوانی هێشتا چاپ نەکراوە، بەڵام لە ئاڵمان جگە لە نووسینی وتار دەستم کرد بە کاری توێژینەوە و لێکۆڵینەوە لە بواری زمان و مێژوودا، مێژووی کورد و زمانی کۆنی کورد و هەروەها لەباری دینی کۆنی کوردستاندا بەتایبەتی دینی مێهر و هەروەها هێما و نیشانەناسی و میتۆلۆژی یا ئەفسانە کۆنەکانی کۆمەڵگەی کوردی، چون زۆر زۆر پێویستە و ئێجگار گرنگە لە کۆنتێکست یا لە زەمینەیەکی سێکۆلارەوە دێت و ناسینی بۆ کۆمەڵگا و بۆ ئێمەی کوردی وەکو سوژەی کوردی زۆر زۆر پێویستە، چون ئێمەش هاوکات لەگەڵ ئازادی کۆمەڵگایەکی سێکۆلارمان دەوێت و لە درێژەی ئەو کاراندا من بەو نەتیجە گەیشتم کە یەکەم جار هەڵبەتە بە ئیلهام وەرگرتن لە کتێبەکەی باخوفن داسموت تاغشت، من بەو نەتیجە گەیشتم کە ئەو کۆمەڵگایە کە باخوفنی سوئیسی تەحلیلی کردووە بە نێو ژنیکۆکراتی یا سەردەمی ژن سالاری لە هوریان یا لە کوردستان بەڕێوە چووە و لەسەر ئەوە هەم من خودایانی ژنی نمدۆزیوەتەوە لە نێو تەم و مژی مێژوو میتۆلۆژیدا و هەم پەیوەندم داوە لەگەڵ دینی مێهر. ئەگەر لە درێژەدا کات هەبێت دەکرێت لەو بابەتەوە من دەقێک بخوێنمەوە کە ئاماژە بەو شتانە دەکات، چون لە پاش 3-4 ساڵ دەسەڵاتی نەگریسی هیرارشی پیا و سالاری تۆ لەوێ سیستمێکی ژنیکۆکرات دەبینی، ژن سالار دەبینی کە هیرارشی نییە، کە دەسەڵات خواز نییە، کە سیستمی چینایەتی نییە، بەڵکو یەکسانە بە پێی مێهر و عەشق و خۆشەویستی بەڕێوە دەچێت و ئەو کارانەش کەم تا زۆر من لێم بڵاو کردوەوە بەڵام بە زۆری بڵاو نەکراوەتەوە، هیوادارم دواتر بڵاو بێتەوە هەم لەسەر زۆرڤانیزم و مێهرە کە هەردوو پێکەوە یەکتر کامڵ دەکەن، دینی مێهر و دینی زۆرڤان وەکو دوو دینی کۆنی کوردی کە ئەو دینانەی تر هەمویان لە بەرابەری ئەوەستاون، ینی ئیسلام، یەهود، مەسیح، زەردەشتی تش بەمانە کاریان کردووە و تیۆلۆژی ئەم دینەوە لە دینگەل ئیبراهیمی و دینی متافیزیکی زەردەشتی و ئەوانی تر زۆرێک لە فەرهەنگ و زمان و وشەکانی ئێمەیان شێواندەوە و دیفۆرمیان کردووە. بەشێک لە کارەکانی من بۆ دۆزینەوە و ڕاستکردنەوەی ئەو هێما و نیشانە و تۆخمە کولتوریانەیە کە بۆ کولتوری ئێمە و بۆ داهاتووی ئێمە زۆر زۆر گرنگ و پێویست. کاکاتی بەڕێستان دەستی باڵاتان هەیە لە وەرگێڕانی شعری شاعرانی گەورەدا، دەکرێت یەکێک لەو بەرهەمانە یان شعرێکی خۆتان بۆ بینەرانمان دیکلەمە بکەن؟ ئەگەر وەخت هەبێ دەکرێت دوو شعر خوێنمەوە، بەڵام ئەگەر وەخت نەبێ هەر شعری دەبێ خوێنمەوە، ئەوەی کە ئاماژەم پێ کرد. بەڵێ کێشەمان نییە توانن دوو شاریش بخوێنەوە. دەی زۆر باشە، من لە پێشدا ئەو شعرێکە لەو کتێبەی لوکاشدا هاتووە
شعرێکی هانری شاینەیە و هەر ئەو جۆرەی کە ئاماژەم پێکرد لوکاس لەو کتێبە لە باسی وشیاری چینایەتی شیاو دەکات و ئاماژەیەک بەم شعرەی هانری شاینە دەکات و ئەم شعرەی هاینە ئەوەندە گرنگە هەم لوکاس لەسەری نووسیوە هەم مارکسیش لەسەری نووسیوە و کاتێک کە چاپ دەکرێت لە ساڵی 1800 پێم وابێ 48 کاتێک چاپ دەکرێت لە گۆڤارێکی مارکسدا چاپ دەکرێت ینی مارکس سەر نووسەری گۆڤارەکەی بە ناوی بۆ پێشەوە پێم وابێ 50,000 نوسخەی لێ چاپ دەکرێت و هەر کە چاپ دەکرێت ئەوەندە کاریگەری زۆرە لەسەر کرێکاران و ڕۆشنبیران وەزیری ناوخۆی ئەو کاتی ئاڵمان ئەو بەرهەمە قەدەغە دەکات و ئیتر لەوە بەدووە هاینە هانری شاینە ئیجازە نییە هیچ بەرهەمێک لە ئاڵمان چاپ بکات و نایڵن تا دوایی تەمەنیشی بگەڕێتەوە بۆ ئاڵمان بەخاتر ئەو شعرەکەی بە ناوی پارچە چنانی شێلزیە کە کاتی خۆی بە تەرجمەیەکی تر لە ڕادیۆی کۆمەڵەوە بڵاو بۆتەوە من کاتی خۆی ئەوم بیستوە بەڵام دواتر من لە دەقە ئاڵمانیەکەیەوە وەرم گێڕاوە کە هەستەکەم دەقیقترە شعرێکی زۆر شۆڕژێڕانەیە لەم وەزعیەتەدا من پێشکەشی دەکەم بە خەڵکی ڕاپەڕیوی کوردستانی ڕۆژهەڵات کە بەڕاستی لە ڕەوشێکی زۆر سەخت و کارەساتباردان هیوادارم بەسەریات هێڵ هاینە یەکەم جار شعرەکەی لە زمانی بە سیرکردنێک لە دۆخی ئەو کرێکارانە کە پارچە چینن دەست پێ دەکات دەڵێ تەنانەت تاقە ئەسرێکیش نەماوە لە چاوی کز و بێسۆمایان لە بەردەم دەستگای چنین دانیشتون و بە دیانە چەقێ دەڵێن ئەی ئاڵمان کفنەکەت بۆ دەچنین بە تان و پۆی ڕق و قین سێ نەحلەت دەتەنین هەر دەچنین و دەچنین نەحلەتێ لە خودا کە لە پاش تەمەنێ گازە و نزا بە سەرما و برسیەتیش هەر گاڵتەی پێکردین هەواڵی نەپرسین نەحلەتێ لە سولتان پادشای داراکان کە لەو پەڕی کوێرەوەریدا دوا دیناریشی لێ دزین پاشان وەک سەگ تیربارانی کردین نەحلەتێ لە نیشتیمانی بێفەڕ کە هەر کرم دەزێ و هەر ڕسوایی بەرهەم دێنێ و نێرگز و گوڵانی بەهاری لەودا دەژاکێن هەر دەچنین و دەچنین ئەی ئاڵمانی داڕزی و بە تان و پۆی ڕق و قین کفنەکەت بۆ دەچنین تەماشاکە ئەگەر سەرنجتان دابێت لێرەدا ئەو کرێکارانە ئاستی وشیاریان ئەوەندە لە ئاستێکی بەرزدایە کە هەم خوددا دەمرێنن هەم سوڵتان هەم نیشتیمان یعنی کفنەکە بۆ نیشتیمان دەچنن ئەوەیە کە هەم مارکس ئەو شعرەی زۆر خۆشتەوێ و هەم لوکاچیش ئەوان دەڵێن لێرەدا ئیتر کرێکار تەنیا ناڵێ ئەمە خەتای خاوەنکار و خاوەن کارخانەیەکە ئێمە تووشی ئەم وەزعە نەگریسە بووین بەڵکو دەڵێ ئەو خودایە لەو ئاسمانش بەو یاسادا ڕزیوانەی پشتیوانی ئەمەیە بانکدارەکان هەروەها سوڵتانی شەروەها ئەوەیە وشیاری شیاوی لوکاچەوەیە زۆر سپاس ئەگەر کات بوو دیسانەوە من خزمەتە بڵێ بەداخەوە کات نییە کاکادی ماوەی بەرنامەکە زۆر کەمە و کات نییە کە شارێک تریش پێشکەش بە بینەران کەن من لێرەدا پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتان شتێک شک دەبن کە ئاماژەی پێنەکراوە لە توولی بەرنامەکە بفەرمون مەمنون زۆر سپاس هیوادارم بەرنمەیەکی بەسوود بوو بێت بەداخەوە کە کاتەکە کەمە ئەدینا دەکرا زۆر زیاتر باسی مەفاهیمەکان و بەتایبەتی متۆدۆلۆژی لوکاچ لە بوارەکانی تردا بکەین بەڵام هەستەکەم بۆ بەرنمەیەکی وا بەس بێت هیوادارم بە دڵی بیسەران و بینەرانیش بێت و زۆر سپاس بۆ ئێوە و بۆ دۆستانی ڕێکخەر و بەڕێوەبەری بەرنامەکەش زۆر سپاس دووبارە بۆ بەشداریتان ممنون زۆر سپاس
بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆژمان تا لە ئاڵلقەیەکی دیکەی ئەم بەرنمەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانتان دەسپێرم.